لا هەرجێکم بینەرانی گەلی کوردستان سڵامەتان لێبێ خۆشحاڵم ئەم ئێوارەیە بەرنامەی گەرما و گەرمتان پێشکەش دەکەم. ڕێکخراوی مام و زانکۆی سلێمانی پێکەوە لە پرۆژەیەکی هاوبەشدا مادەی گیراوی VTM بەرهەم دەهێنن کە لە پشتینەکانی ڤایرۆس کۆرۆنادا سوودی لێ وەردەگیری. ئەمەش یەکەم هەوڵی هاوبەشی نێوان ڕێکخراوی مام و زانکۆی سلێمانی. ئەمەش لە کاتێکدایە ڕێکخراوی مام سەرقاڵی هاریکاری هەژارانە لە کوردستاندا، هەروەها زانکۆی سلێمانی جگە لەم پرۆژەیە سەرقاڵی توێژینەوەیە لە بواری ڤایرۆسی کۆرۆنا. ئەمە لە زانکۆی سلێمانی. لە زانکۆی گەرمیانیش ئەو زانکۆیە سەرقاڵی دروستکردنی تاقیگەیەکە بۆ پشکنینی ڤایرۆسی کۆرۆنا. ئەمەش لە کاتێکدایە کە لە گەرمیان کەرەنتینەکان داخراون، هەروەها لە گەرمیان نەخۆشخانەیەکی تایبەتیش بۆ ڕوبەڕووبوونەوەی کۆرۆنا دروست ئەکرێ. دکتۆر بڕیار عەیزەدین پسپۆری نەخۆشیە گوازراوەکان لە ستۆدیۆ لەگەڵمدا. دکتۆر بڕیار بەخێربێ. هەروەها بڕیاریشە دکتۆر فەرهاد قادر سەرۆکی زانکۆی گەرمیان لە گەرمیانەوە لەگەڵماندا بێت. دکتۆر بڕیار لای جەناب تۆ دەست پێ دەکەم. مەبەستان چییە لە بەرهەمێنانی گیراوی VTM یاخود مادەی VTM؟ ئەمە چارەسەرە؟ بەڵێ، پێشەکی زۆر سپاس بۆ ئەم دەرفەتە و زۆر سپاس بۆ ڕێکخراوی مام بەڕاستی کە ئەم هاوکاریەی کردووە و سپاسی زانکۆی سلێمانی ئەکەین بۆی لەم کاتەیە کە هاتە پێشەوە کە هاوکاریمان بکات لە بەرەنگاربوونەوەی کۆرۆنایە. بەنسبەت VTM میدیایەکە، خۆی هەر ناوەکەی ڤایرال ترانسپۆرت میدیایە، ئەو ناوەندەیە ئەو میدیایەیە کە ڤایرۆسەکە کە ئێمە وەری ئەگرین بە سواب لە نەخۆشەکان بخرێتە ناو میدیایەکەوە و بگوازرێتەوە بۆ تاقیگە بەبێ ئەوەی ڤایرۆسەکە بمرێت یا هیچ زیانێکی پێ بگات. بەڕاستی ئێمە هەدەفەکەمان ئەوەیە ئەو سامپڵەکە وەرەگرین بگاتە تاقیگە بتوانین ئیشی لەسەر بکەین ڤایرۆسەکە بەبێ ئەوەی بمرێ. بۆ لەبەر ئەوەی ڤایرۆس وەکو بەکتریا بەهێز نییە، زۆر بە ئاسانی لە ناو ئەچێ، لەسەر ڕاستە ئەڵێن چەند سەعاتێک ئەمێنێتەوە، بەڵام احتیمالە لە گەرمایەکیشا لە تێمپریچەرێکە لەسەر بەعزێ سێرفەیزیا زۆر بە ئاسانی لەسەر دەستیش لەوانەیە بمرێت بە مادەی حولی. ئەم VTM-ە وا ئەکات ئەم ڤایرۆسە بە زیندویی بمێنێتەوە هەتا ئەیگەینی تاقیگە و کاری لەسەر ئەەکەین. بەهۆی ئەم بەڕاستی ئەم بڵاوبوونەوەی ڤایرۆسە لە هەموو جیهانە ئێستا قەیرانی مەواد و قەیرانی VTM هەیە کە هەم دروست ناکرێ بۆ پەلەیە، هەم دەست ناکەوێ، هەم ناگاتە وڵاتەکان نانێرێت. ئێمە بەڕاستی بە سوپاسەوە بەڕێوەبەری گشتی تەندروستی لە چەند لایەکەوە داوای VTM-ی کردووە، بەڵام تا ئێستا نەگەیشتۆتە ئێرە. لەبەر ئەوە هەم CDC ئەمریکی، ڕێکخراوی CDC ئەمریکی و ڕێکخراوی تەندروستی جیهانی WHO ئێستا ڕیکۆمەندی ئەوواکە، داوای ئەوواکە لە هەموو وڵاتان کە خۆیان دروستی بکەن. بەڕاستی VTM-ش ڕاستە ئێمە تا ئێستا لە دەرەوە بۆمان هاتووە، بەڵام پێک هاتووە لە چەند مادەیەک کە تێکەڵ ئەکرێ بە هەبوونی مەوادەکان ئێمە ئەتوانین میدیاکە زۆر قورس نییە کە بەرهەمهێنانی ئەم مادەی ئەم تێکەڵەیە ئاسان ئەم گیراوەیە. ئەگەر مەوادەکان دەست بکەوێت تێکەڵکردنەکەی و دروستکردنەکەی زۆر قورس نییە، بەڵام بە تاکید دەبێت بە شێوەیەکی زانستی بێ. ئەو تیوبەی کە بەکار ئەهێنرێت بۆ میدیاکە پێویستە بەرگەی تعقیمگرتن بگرێ، ئۆتۆکلیڤ بکرێ، ئەکرێتە ناو ئامێرێکەوە کە تعقیمەکرێ. هەروەها پێویستە بڵێن ئەو مادانە هەمووی ستیرایل بێ، هەمووی با بڵێن بە شێوەیەک بێ کە هیچ بەرکەوتەی بەکتریا و کۆنتامینیشنی نەبێ. میدیاکە پێک هاتووە لە با بڵێن ئەلبۆمین یا با بڵێن خوێنی ئاژەڵ، زیاتر هەنێک زۆربەی شوێنەکان بۆڤین سیرەمەکە بڵێن لە مانگاوە وەرئەگیرێ، هەنێک ئاژەڵی تریش بەکارهێنرێ، زائیدەن مادەیەکی دژە بەکتریا کە جێنتەمایسینی پێ ئەوترێ لەگەڵ مادەیەکی دژە کەڕوو یا ئەنتیفەنگەڵ لەگەڵ هەنێک پێکهاتەی تر بۆ پاراستنی ئەو میدیایانە. ئەمانە هەریەکە و بە ڕێژەی تایبەتی زانستی تێکەڵ ئەکرێ لەم میدیایە دائەنرێ، بۆچی بۆی ئەو سوابەی کە وەری ئەگرین بخرێتە ناو میدیاکەوە. لەم میدیایە تاکو 72 سعات ئێمە ئەتوانین ئەو ڤایرۆسە بە پارێزراوی بهێڵینەوە لە ناو سەلاجەیە و دوای ئەوەش ئەتوانرێ بخرێتە
با بڵێن فرێزەری ناقص هەفتاوە تا چەند ڕۆژێکیش بمێنێتەوە بەبێ ئەم میدیایە بەڕاستی ئێمە ناتوانین سامپڵەکە بە سەلامەتی بگەێنینە تاقیگەکان و ئیشی لەسەر بکەین. ئەم کەرەستە خاوانە ئەم مادانی کە لە VT ئەمەکەدا بەکاردێت بە ئاسانی دەسەکەون لە کوردستانە؟ بەڕاستی زانکۆی سلێمانی تا بڵێن لەم چەند ڕۆژەیە کە ئیشیان لەسەر ئەوە کردووە توانیان 1200 VTM دروست بکەن بەو مادانەی کە هەیەیان بوو. ئێستا داوای مادەی تر کراوە چەند مادەیەکیان وەکوتم دژە بەکتریا و دژە فەنگەسەکە یا دژە کەڕوەکە ئەمەیان هەیە چاوەڕێی سیرەمەکەن ئەلبۆمینەکەن کە لە دەرەوە بێت. ئەمڕۆ پێش ئەوەی بێمە بەرنمەکە تەلەفۆنم لەگەڵ یاننا کرد وتیان چاوەڕین لە چەند ڕۆژی داهاتووە ئەوەشمان پێ بگا کە لەوانەیە سەر و 1000 VTM ترتان بۆ دروست بکەن. بەڵێ ینی کەواتە ئێستا نەقص یاخود کەمی ئەو مادەیە VTMەکە لە کوردستانە نییە یا لە سلێمانیان نیە؟ خۆی VTMەکە ئێمە ئەوەی کە هەمان بوو کە بڵێن کڕابوو لە دەرەوە حازرە لە شەریکاتی دەرەوە بەڕاستی چەند عەدەدێکی کەم ماوە. پێش ئەوەی کە تاوا بێ دەستمان کرد بە هەوڵی ئەوەی چۆن VTM ترمان دەستکەوێت ئەوە وەکوتم هەنێک داوا کراوە بەستای ئێستا نەگەیشتە و ناشزانین کەی ئەگات بەڕاستی. لەگەڵ ئەوەی زانکۆی سلێمانی بە سوپاسەوە دەستیان کرد بە دروستکردنی ئەمە ئێستا 1200 دانەیان دروست کردووە چاوەڕین مەوادەکان ئەگەر بگات پێیان 1000 بۆ 1500 دانەی کەش دروست بکەن بە تەکید دەگەر مەوادەکان کە بگات ئێمە بەپی پێویستی داوایان لێ ئەەکەین و ئەوانیش سوپاسیانەکەین هاوکارمان بن کە بەپی پێویستی سامپڵەکان بۆمان دابین بکەن. بەڵێ لە پشکنینی کۆرۆنادا کەم و کورتی لە چ مادەیەکی دیکەیە هەیە ئاوەکو VTM یا خود بابەتێکی دیکە پێوەست بە پشکنینەکە هیچ کەم و کورتێک هەیە؟ بەڕاستی تا ئێستا ئێمە زۆر باشە لە بیدایەتەوە توانیمان یعنی مەواد دابین کەی کە زۆر قورس بوو دابینکردنی مەوادێکی زۆر باشمان هەیە ئێستا وەکو با بڵێن ئەو مادەی بۆ PCR بەکارەهێنرێ بۆ تەشخیصکردنی ڤایرۆسەکە وەکوتم لەم ئەخیرەیە کەوتە ئەوەی نەقسی ئەو VTMمان هەوێ بەڵام بە خۆشحاڵیەوە ئەوەش خەریکە کێشەی ئەوەشمان نامێنێ تا ئێستا تام کاتی من قسەی لە یەکەم هیچ کێشەیەکمان نییە و هەموو پێداویستیەکان هەیە خۆشبەختان. ئێمە من لە سەرەتا بەرنامەکان ماژن بۆدا کە ڕێکخراوی مام و زانکۆی سلێمانیان پرۆژەیان پێکەوە کردووە. ڕاستە ئەنی ئەمێ بزانێکم ڕۆڵی ئەم ڕێکخراوی مام چیان چۆن هاوکار بۆ لەم پرۆژەیەدا؟ بەڵێ ئێمە طبعاً زۆر سوپاسیانەکەین پێشتریش هاوکاریان گەیانۆتە پزیشکان و ستافەکان کە هەمویان بەشدارن لەم بەرەنگاربوونەوەی کۆرۆنایە و ئێستاش بەڕاستی هەموو تێچووی ئەرکی دروستکردنی VTMەکە خستویانەتە سەر ئەستۆی خۆیان زۆر سوپاسیانەکەین و زانکۆی سلێمانیش ئەو با بڵێن پسپۆڕە زانستیانەی کە لەوێ کار دەکەن هەڵدەستن بە کارە زانستیەکە سوپاسی هەردوو لایەنیانەکەین کە بەڕاستی لەم کاتەیە بۆ ئێمە زۆر هەتەنها لە ڕووی بڵین دابینکردنی کەرەسەکە خۆ وەکو تیمی تەکنیکیش لەگەڵتان نبوون ئەو ڕێکخراوە؟ ئێمە بێگومان لە نزیکەوە سەردانیان کردوین سەردانی سنتەرەکان کراوە هاتوون بزانن پێویستیەکان چییە و هاوکاریشیان گەیانۆتە سنتەرەکان و لەگەڵ زانکۆی سلێمانیشە ئەو بەردەوام بووە لە کۆنتاکتان بۆ مەسلەی بەدەستهێنانی VTM. زۆر باشە. دکتۆر فەرهاد قادر سەرۆکی زانکۆی گەرمیانیش لە گەرمیان و لە ڕێگەی سکایپۆ لەگەڵمدایە. دکتۆر فەرهاد ساڵت لێبێ من لە سەرەتای بەرنامەکان ماژەم بۆدا کە زانکۆی گەرمیان سەرقاڵی دروستکردنی تاقیگەیەکە بۆ پشکنینی کۆرۆنا. ئەمهێن لەوە دەست پێ بکەین یعنی گرنگی چییە ئەم تاقیگەیەکە لە زانکۆی گەرمیان دروستیەکەن؟ دەنگنایە ئاسایە تا ئێستاش دەنگێنانە دکتۆر فەرهاد دکتۆر فەرهاد گرنگی و تاقیگەیە لە چیدایە کە ئێوە لە زانکۆی گەرمیان دروستان کردووە؟
زۆر باشە دواترە گەڕین و لای دکتۆر فەرهاد. دکتۆر بڕیار بگەڕینەوە بۆ ڕۆڵی زانکۆکان، ینی زانکۆکانی هەرێمی کوردستان زۆر جار ڕەخنە و گلەی ئەوان لێدەگیرا کە هیچ ڕۆڵێکیان نییە لە بابەتی پەیوەست بە توێژینەوە ڕیسێرچکردن بۆ هەر بابەتێک. ئەمجارە بینیمان لە یەکێک لە بابەتە زانستی هەرە تازەکاندا هاتوونەتە پێش. زانکۆی سلێمانی بە نمونە جگە لە VTM سەرقاڵی توێژینەوەشە لە بواری ڤایرۆسی کۆرۆنادا. ینی ئەم زانکۆیانە ئەتوانن بێنەوە بە ڕۆڵی گرنگی خوان هەستن؟ بێگومان یعنی ئێمە ئێستا لە ناوەڕاستی با بڵێن بەرەنگاربوونەوەی ئەم ڤایرۆسەیان، بەڵام بە کۆتایی هاتنی ئەم ئپیدمیکە ئەم ڤایرۆسە کە لەم فترەیە بەو شێوەیە هەموو جیهانی سەرقاڵ کردووە، بە کۆتایی هاتنی ئەم فترەیە کێشەکە کۆتایی نایەت. ئێمە پێویستە دەستکەین بەوەی کە توێژینەوە بکەین، ڕسێرچ بکەین لەسەر ئەم ڤایرۆسە و ڤایرۆسەکانی هاوشێوەی ئەمەش کە تووشی ئپیدمیک یا با بڵێن بڵاوبوونەوە ئەبن لە هەموو جیهانە و چەندەها هەزارەها کەس توش ئەکەن، زۆر پێویستە کە توێژینەوە بکرێت و ئێمە ئێستا لای خۆشمانەوە دەستمان پێکردەوە و ئاگادارم زانکۆی سلێمانیش ئەوانیش دەستیان پێکردو و لە هەموو جیهانی شابەڕاستی ئێستا ئێوە لە دەروی زانکۆی سلێمانی دەستان پێکردووە. ئێمە وەکو خۆمان لەناو با بڵێن من لە سنتەری سەرچنار کە کارەکەین ئێستا دەستمان کردو بەوەی چەند با بڵێن لێکۆڵینەوەیەک و چەند توێژینەوەیش کە دەست پێ بکەین بەوەی کە بۆ نمونە یەکێک لەوانە لەسەر ڤایرۆسی کۆرۆنا بێجگەل لە ریل تایم PCR کە بۆ تەشخیصی ڤایرۆسەکە بەکارهێنرێ، هەنێک کتی ترمان هەیە کە با بڵێن ئیش لەسەر بە خوێن تەشخیص ئەکرێ یا خۆت سیرۆلۆجی پێ ئەڵێن، ئەمانەوێ با بزانین بێجگەلەوە ئەم کتانەش تا چەند سوودی لێوەرئەگیرێ. ئێستا لە جیهانیشا سەرقاڵی ئەوەن با بڵێن کە دژە ڤایرۆس لە جسمی ئینسانە دروست ئەبێ وەکو بەرگری لەشی ئینسان، دوای چەند دروست ئەبێ و دوای ئەتوانین لە چ کاتێکا بەکاری بێنین بۆ تەشخیصی نەخۆشیەکان یا بۆ ئەوانەی کە هەڵگرن شەر نییە نیشانەی لێ دەربکەوێت. ئێمە لەوانەیە بتوانین لە ماوەیەکە وەکو سکرینین ئەوانش ئەو کتانەش بەکار بێنن کە ئاسانترە لە PCR. ئەمە جۆرێکە لەوەی کە ئێمە لای خۆمانەوە کاری لەسەر ئەەکەین و هیوادارین لە ماوەیەکی کەما بتوانین وەکو توێژینەوەیەک ئیشی لەسەر بکەین و بڵاوی بکەینەوە. بێجگەلەوە با بڵێن کە ئێستا باز لەسەر بەکارهێنانی پلازما ئەکرێت وەکو چارەسەر بۆ ئەو نەخۆشانە کە تازە توژە بن، پلازمای ئەو کەسانی کە پێشتر توش بوون. ڕاستە ئەمە وەکو توێژینەوە نیە، لە هەموو جیهانە دەستی پێ کردووە کە بەکار بهێنرێ، ئەویش عینەن شت ئەنتیبادی لە لەشا دروست ئەبێ وەکو بەرگری بۆ ڤایرۆسەکە. ئەگەر پلازمای نەخۆشەکە وەربگیرێ ئەدرێ بە کەسانی تر کە تازە توش ئەبن ئیسفادەی لێ بکە، بۆی هیچ نەبێ نەخۆشیەکە زۆر بە قورسی نەگرێ. لای خۆمانەوە ئێمە دەستیشمان کردووە بەوە بێجگەلەوەی کە پلازماکە ئەهێنین ئیشی لەسەر ئەکەین بابزانین ڤایرۆسەکەی جارێت تیاماوە یان نا. ئەو ڤایرۆسە لە نێوان دوو کەسە بۆ نمونە لە نێوان من و تۆیە بێک ئاڕاستە گەشاکەیە لە جسمی منە شێوازێک لە جەستەی تۆیە بە شێوازە گەشە ئەکات، کێشە دروست ناکەن لە مادە پلازمایەکە یاخود هەر توێژی پشکنینێکی دیکە بۆ توێژینەوە؟ بەنسبەت وەکو بڵێ ئەمە دوو بەشە ئەو پرسیارە، بەشێکی ئایا لە یەکێک بۆ یەکێک چۆن گەشە ئەکا بێگومان فەرقەکە، هەر وەکو دیارە کەسێک تووشی نەخۆشەکە زۆر بە قورسی ئەبێ هەیە زۆر بە ئاسانی هەیە هەر نیشانەی لێ دەرناکەوێت، ئەمە ئەکەوێتە سەر بەرگری لەشی مرۆڤەکان لە یەکێکە بۆ یەکێ فەرقەکە بەپێی تەمەنی بەپێی حاڵەتی نەخۆشی بەپێی ئەوانە هەمووی فەرقەکە لە کەسێکەوە بۆ کەسێک گەشەی ڤایرۆسەکە لە ناو جسمیان فەرقەکە. بەشەکەی تری بۆ مەسەلەی بەکارهێنانی پلازماکە ئێمە کاتێک ئیسفادە لەو پلازمایە ئەەکەین کە ئەنتیبادی لە لەشیا دروست بوو بێ. ویستم ئیشارەت بەوە بام کە ئێمە فەحسی بۆکەین یەکەم شت بە PCR بابزین ڤایرۆسەکەی تیاماوە، پاشان محاولە ئەەکەین کە ئیش لەسەر ئەوەش بکەین ئێستا لەوایە کە ئیش لەسەرەوە بکەین بابزانین ئەنتیبادی دروست کردووە لەشی مرۆڤەکە. ئەگەر ئەنتیبادی دروست کردبێ دژی ئەو ڤایرۆسە ئەو کاتە ئەتوانین بەکاری بێنین بۆ کەسێکی تر و پلازماکە بەکاربێن. پلازماکە بڵێ وەکو چارەسەرێک وەکو چارەسەر هەتا بێت بە چارەسەر لە چەند ڕۆژی ڕابردوودا لە سلێمانی یەک لە کارگەکانی بەرهەمهێنانی دەرمان کارگی پایۆنیر بڕیاریدا کە دوو مادەی تایبەت بۆ ڕوبەڕوونەوەی کۆرۆنا بەرهەم بێنێت، یعنی پلازماکە لەگەڵ ئەوە هەمیان دەبنێت تەواوکاری یەکتر. طبعا ئەوە با بڵێن دوو چارەسەری جیایە، ئەوەی کە بەکار ئەهێنرێ و بڵێن باسی لەسەر ئەکرێ وەکو لە کۆمپانیای شەریکەی پایۆنیر کە ئەوێ دروستیکە ئەویش
هایدرۆکسی کلۆرۆکوینە لەگەڵ ئەزیترۆمایسین ئەمانە وەکو تەجروبە لە هەنێک وڵات ئیسفادەی لێکراوە دەرمانەکە خۆی تازە نییە بەڕاستی هەیە بەڵام لە هەنێ وڵات بەکارهێنراوە کە هەستیان کردوە ئیسفادەی لێەکەن ئێستا چەند دژە ڤایرۆسێکی کەش هەیە کە هەر ئیسفادەی لێکراوە بۆ ڤایرۆسی کۆرۆنا کە ئەتوانرێت ئەوەش وەکو تەجروبە بەکاربهێنرێ ئەمەی پلازماکە ئەمە چارەسەرێکی ترە با بڵێن وەکو جۆرێکە لە بەڵێن دژە ڤایرۆس نییە بەڵام بەرگری لەشە لە مرۆڤێکە وەریەگرین بۆ مرۆڤێکی تر بەکاری ئەهێنین یعنی هەردووکی بۆ چارەسەرە بەڵام هەریەکە بە شێوەیەکی جیائیشەکەن بەڵێ بەس لە ئەنجامدانی توێژینەوەکانتان کرد ئەنی ئەم توێژینەوانە لە ئێستا لە هەموو جیهانە ئەوەیە کە هەمویان نەگەیشتونەتە داڕشتەی کۆتایی لەسەر ڤایرۆسی کۆرۆنا ئێوە چۆن سوود لە توێژینەوەکانی دیکە وەرەگرن لە سەر ئاستی جیهان تاوەکو پێکەوە بەراوردیان بکەن و لە توێژینەوەی خۆتان نەجێگی بۆ بکەن بێگومان ئێمە بەردەوام یعنی ئەگەڕێن بە دوای تازەترین کار کە ئەکرێت لەسەر ڤایرۆسی کۆرۆنا وەلەو ئێستا چەند مانجێکە بەڕاستی دروست بووە لەوانەیە کاتەکەی زۆر کەم بێ بۆ ئەوەی بتوانین بگەینە کۆتایی هیچ توێژنوێک لە جیهانی شاهر بەو شێوەیە ڕاستە لە هەموو جیهانە ئێستا تەرکیز کراوەتە سەر ڤایرۆسی کۆرۆنا و ئیش لەسەر ئەوەکرێ بەڵام مدەیەکی زۆر لەوە زیاتری ئەوێت کە بتوانین بگەینە نەتیجەی کۆتایی و ئەمەی کە ئەشکرێ هەمووی محاولاتە تا ئێستا ئەکرێ و بێجگە لە توێژینەوە زۆر لێکۆڵینەوەش ئەکرێەوە بابە بڵێم پرۆژەی کورت ئەکرێ لەسەر ئەوەی وەکوتم هەنێک دەرمان بەکارەهێنرێ لە شوێنێک بزان چەند سوودی هەیە و لەگەڵ ئەوەشە توێژینەوەی درێژخایانیش لە وڵاتانە دەستی پێکردووە بێگومان ئێمەش ئیسفادە ئەبێ لەوانە بکەین چ لە ناو با بڵێن تەندروستی سلێمانی و یا هەولێر و هەرێمە چ لە زانکۆکانە بێگومان ئەبێ سوود لەو توێژینەوانی جیهان وەربگیرێ و ئێمە شان بەشانی ئەوان ئیش بکەین و بەردەوام بین زۆر باشە دکتۆر بڕیار جگە لەم توێژینەوە سەرەتایانی کە ئەکرێ بۆ دەستنیشانکردنی شێوازەکان یاخود نیشانەکانی کۆرۆنا بێگومان لە داهاتوە بێت توێژینەوەکان زیاتر تەرکیز لەسەر ئەوە بکەن کە مادەی ڕوبەڕووبوونەوە ڤاکسین بەدە بە پلەی یەکەم بەرهەم بێنن ئێوە ئەتوانن بچنە کێبڕکەی ئەو توێژینەوانەوەکو زانکۆکانی کوردستان بە تایبەت زانکۆی سلێمانی بەڵێ طبعاً بەرهەمهێنانی ڤاکسین بەڕاستی قورسە ئاسان نییە با بڵێن وڵاتە گەورەکان با بڵێن بەکاری یعنی ئیشی لەسەر ئەکەن وەکو ئەمریکا ئەڵمانیا فەڕەنسا زۆربەی ئەم وڵاتە گەورانە دەستیان کردووە بە بەرهەمهێنانی ڤاکسین تەسەور ئەەکەم بەرهەمهێنانی ڤاکسین قورس بێ ئێمە تەمەنا ئەکەین ڕۆژێک بگەینە ئەو ئاستەی بتوانین لێرە ڤاکسین دروست بکەین بەڵام تەسەور ئەەکەم لەم کاتی ئێستاە بەو پێداویستیانەی کە هەیە تەسەور ئەەکەم قورس بێ بەڵام ئێمە ئەتوانین هەموو کاتێک ئاگامان لە بەرەو پێشچوونەکان بێ و بە زووترین کات سوود لەو توێژینەوانی ئەوان وەربگرین لەسەر مادەی گیراوەی VTM-ەکە ئەمە تەنها بۆ سلێمانی بەرهەم دەهێنن یاخود بۆ تەواوی کوردستانە طبعاً ئەوە لەگەڵ زانکۆی سلێمانیە ئەبێ بەڕاستی ئێمە تەنسیق بکەین وەکوتم ئێستا 1200 دانە بەرهەم هێنراوە بەپی ئەو مەوادانەی کە لەبەر دەستا بووە و چاوەڕێی ئەەکەین کە مەوادە خامەکانی تر بگات مەوادی تریش بەکار بهێنرێ ئەو 1200 ئێمە ئێستا با بڵێن لەژێر تەجروبەیە لای ئێمە ئیشی لەسەر ئەەکەین تا بابزانین چەند بەپی ستاندەر دروست کراوە بەڕاستی ئێمە ئەبێ تەجروبەشی لەسەر بکەین بابزانین تا چەند لە بەتەکید یعنی ئەوەی کە ئێمە یکەین کوالیتی کۆنتترۆڵە بابزانین تا چەند مەزبوطە تا چەند ئەتوانین سوودی لێوە بگرین بۆ گواستنەوەی ئەو ڤایرۆسە و ئەو سامپلانی کەوەری ئەگرین وەکو کەمیت ئەو وەختە ئەکەوێتە سەر پێویستی و ئەکەوێتە سەر توانای زانکۆی سلێمانی ئەتوانن چەند بەرهەم بێنن ئێمە پێمان خۆشە کە وەکو یەکەم ئیش لە سلێمانی کراوە ببێ بە سەرچاوەیەک بۆ هەموو شارەکانی جگە لە ڕێکخراوی مام کێ دیکە هاماهەنگ بووە لە بەرهەمێنانی ئەم گیراوەیەدا تا ئێستا بەڕاستی زانکۆکان ینی مبادرە کراوە دەست پێشخەری کراوە بۆ زانکۆکانی دیکە تا ئێستا ئەمە یەکەم خەتوەیە بەڕاستی کە کراوە خۆشحاڵە بین ئەگەر لایانی تریش بێنە پێشەوە بۆ هاوکاری تا ئێستا ڕێکخراوی مامتان لەگەڵدایە بۆ ئەم کارە چ داواکارێکتان لە ڕێکخراوی مام هەیە چۆن هاوکاری دیکەتان بکەن لێرە توانی پەیامەکەتیان پێ بڵێ وەڵاهی ئێمە بەڕاستی وەکو چۆن هاوکار بوون پێمان خۆشە هەر لەگەڵمانە بن و بۆ بەرەنگاربوونەوەی هەموو ئەم کێشەی کە ڕوبەڕووی هەمومان بۆتەوە بەڵام بەڕاستی زۆر بە
هاوکاریەوە هاتوونەتە پێشەوە زۆر سپاسیان ئەو کەم و کورتیانەی کە باسە کرد لە کەرەسەی خاوی بەرهەمێنانی VTM-ەکەیە لەگەڵ ڕێکخراوی ماما باس کراوە کە بۆتان دەستەبەر بکەن لە دەرەوە؟ طبعا ئەوان با بڵێن حکوومەتیش و ڕێکخراوی مام و هەموو لایانی پەیوەندیدارەکان بێگومان دەستیان ئەبێت کە لە هێنانی مەوادەکە لە ئاسانکاری بۆ هێنانی مەوادەکە بێجگە لە تێچوەکەی چکە خۆ دەزانی لەم کاتەیە زۆر قورسە مەسلەی گواستنەوە بە تیارە و لە ڕێگەی کارگۆوە و زائیدەن مەسلەی هاتنە ناوەی وڵاتەکە و مەسلەی کوالیتی کۆنتترۆل ئەگەر ئاسانکاری بۆ بکرێ بە زووترین کات بگاتە دەستمان بە تەکید زۆر زووتر ئەتوانین ئیسفادەی لێ بکەن. دکتۆر بڕیار عیزەدین پسپۆری نەخۆشیە گوازراوەکان سوپاس کە لەگەڵمدا بووی بمبورە بڕیار بوو لەگەڵ دکتۆر فەرهاد قادر پێکەوە گفتوگۆ لەسەرم بابەتەکەن بەڵام کێشەمان هەبوو لە سکایپەکەم هەوڵەدەم ناوبڕێک وەربگرم و لە بەشی دووەمی گەرما و گەرم داوەری بگرمەوە لەگەڵمان دەبمێنەوە. زۆر سپاس. سپاس دکتۆر. جارێکتر سڵاوتان لێبێ خۆشەویستان هەرچەند بڕیار بوو لە سەرەتای بەرنامەکەەوە دکتۆر فەرهاد قادر سەرۆکی زانکۆی گەرمیان وەربگرن بەڵام خەلەلێک کێشێکی تەکنیکیمان هەبوو لە سکایپەکەیان نەماتوانی لە گەرمیان زانکۆی گەرمیان لە چەند ڕۆژی داهاتوودا تاقیگەیەک دەکاتەوە بۆ پشکنینی ڤایرۆسی کۆرۆنا ئەمەش لە کاتێکدا تا ئێستا لە گەرمیاندا کار بۆ نەخۆشخانەیەکیش ئەکرێت لەو ئیدارەیە دروست بکرێت خۆشبەختانە تا ئێستا گەرمیان یەکێکە لەو شوێنانەی کە هیچ توشبێکیشی تیا تۆمار نەکراوە بەڵام ئەوان هەوڵەکانیان بەردەوا من وەکو زانکۆ دکتۆر فەرهاد قادر سەرۆکی زانکۆی گەرمیان سپاس بۆ کاتەکەت کە چاوەڕوانیت کردین لەوە دەست پێ دەکەم ئەم تاقیگەیە چ گرنگیەکی هەیە بۆ پشکنینی ڤایرۆسی کۆرۆنا؟ سەرەتا سڵاو لە هەموو لایەک بە هیوای تەندروستی هەمووان ئەم تاقیگەی تایبەت بە توێژینەوە پشکنینی ڤایرۆسی کۆرۆنایە لە زانکۆی گەرمیان ماوەیەکە سەرخاڵی ئامادەکاری و تەواوکردنی ئیش و کارەکانی ئەبێتە ناوەندێک بۆ پشکنینی ئەو ڤایرۆسە لە گەرمیان و خۆشتان نەزانن تاوەکو ئێستا لە گەرمیان ناوەندێکی پشکنین هەیە کە سەر بە تەندروستی گەرمیانە ئەمە وەکو باڵێن ناوەندی دوو هەمە و هاوکاری کەرتی تەندروستیەکە لە گەرمیانە جەنابشتان ئاگادارن زۆر جار بە شەکل و پشکنینانە لە گەرمیانەوە دێتە سلێمانی بۆ ئەو حاڵەتە هەر لە گەرمیانە پشکنینەکان بکرێت و لە ڕووی کاتشەوە استیغلالی کات بکرێت ئێمە وەکو زانکۆی گەرمیان لەبەر ڕۆژنایی ڕێنمایەکانی وەزارەتی خوێندنی باڵا کە لە 4 سێە وەزارەت بڕیاریدا هەموو دامەزراوەکانی سەر بە وەزارەتی خوێندنی باڵا هاوکار و هەماهەنگی کەرتی تەندروستی من لە ناوچەکانی خۆیان بەدەم ئەو هەنگاوە ڕۆیشتن و بە ئەرکێکی با بڵین ئەکادیمی و لە هەمان کاتە نیشتیمانی خۆمانمانزانی کە وەکو ناوەندێک کە کۆمەڵی خەڵکی پسپۆرمان لە بوارەکە هەیەەوە کۆمەڵێک لە ئامێرە پێویستەکان تایبەت بە ئەم پەتایە دەلایە
سوودی لێوەربگیرێت و بە تایبەت کە ئەگەر هاتو زانیمان ئێستا پشووە بۆ ناوەندەکانی خوێندن ئێمە بتوانین لەم پشووە ئەو تاقیگەیەدا مەزرێنین و بخێنێ خزمەتی کەرتی تەندروستی لە گەرمیان. سوپاس بخوا و هەنگاوە لە قۆناغی کۆتاییدایە. بەڵێ دکتۆر ئەو تاقیگەیە سەر بە زانکۆی گەرمیانە یاخو سەر بە تەندروستی گەرمیانە لەژێر ئیداری کێدایە؟ ئەو تاقیگەیە سەر بە زانکۆی گەرمیانە و ئێمە بە نووسراوی فەرمی داوامان کردووە لە وەزارەتی تەندروستی لە ڕێگەی ئیدارەی گەرمیانەوە بۆی ڕەزامەندی بدرێت بە هەماهەنگی لەگەڵ بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی گەرمیان ئیدارە ئەدرێت و پشکنینەکانی تێدا ئەنجام دەدرێت. دیارە ئێمە لێرە ومێ دەکەین ئەو پرسەکە تاوەکو ئێستا بە سوپاسەوە بۆ هەموو لایەنە پەیوەنددارەکان لە کەرتی تەندروستی وێزەکانی ناوخۆلیش نەتایبەتەکان لە گەرمیان تا ئێستا هیچ حاڵەتێک لە گەرمیان تۆمار نەکراوە. ومێ دەکەین هیچ حاڵەتێکی تر تۆمار نەکرێ، بەڵام وەکو حاڵەتێک وەکو شتێکی احتیاتی ئەومان کردووە و ئەخرێتە خزمەتی کەرتی تەندروستی لە گەرمیانە و بە هەماهەنگی هەردوو لە بەڕێوە بێت. تاوای ئەو پێداویستانی کە دەبێت لە تاقیگەیەکدا هەبن بۆ پشکنینی ڤایرۆسی کۆرۆنا لەو تاقیگەیە هەیە؟ ئێمە ئەتوانم بڵێم لە 180 پێداویستەکانی تاقیکەکەمان هەبوو. ئەو 120 لە ڕێگەی سەرمایەدارێکی خێرخواسەوە کە ڕەنگە پێخۆش نەبێ ناوی بهێنین دابین کراوە و ئێستا لە کۆناغی کۆتاییە. ئەتوانم بڵێم تاقیگەکە بێتە یەکێک لە تاقیکە هەرە پێشکەوتەکانی هەرێمی کوردستان بۆ پشکنین و لە ڕووی سافی زانستی و تەکنیکی و کارگەڕیشەوە هەموو شتەکانمان بۆ دابین کردووە. کواڵێتی تاقیگەکە و پێداویستەکانی هەموو ئەو شتانەی تێدایە کە ئێستاکە لە تاقیگە پێشکەوتەکانی جیهانە بۆ پشکنینی ڤایرۆسی کۆرۆنا دەستەبەرە. بەڵێ دکتۆر فەرهاد، گەورەترین تاقیگەتان لەسەر ئاسی زانکۆکانی کوردستان هەیە، مەبەست وەکو زانکۆی گەرمیانە. سوودتان لەو تاقیگەیە وەرگرتووە یاخود تاقیگەیەکی دیکەتان دروست کردووە؟ بۆ بورە دەمەوێت ئەوە ڕاستکەمەوە ئەوەی کە لە زانکۆی گەرمیانە هەیە گەورەترین بینایی کۆمەڵگەی تاقیگەکانە لەسەر ئاسی کوردستان لەسەر ئاسی هەموو عێراقیش. بیناکە گەورەترین بینایە تازە تەواو بووە و ئێمە سوودمان لە یەکێک لە هۆڵەکانی ئەو کۆمەڵگەیە وەرگرتووە تەجیزمان کردەوە کوتم لە خۆناغی کۆتاییە و هەر لەناو ئەو کۆمەڵگەیە ئەم تاقیگەیە کراوەتەوە و ئەخرێتە خزمەتی ئەو بوار. بەڵێ بۆچی گرنگە تاقیگە هەبێت لە گەرمیان لە کاتێکدا ئێوە لە گەرمیان نەک توش بوو هەیە وازم کەرەنتینەکانیش داخراون، یعنی ناکرا بواری تاقیگەیەکانتان بگوازنەوە بۆ توێژینەوە لە بوارەکانی دیکەی بەرەنگاربوونەوەی کۆرۆنا؟ تاقیگەکەی ئێمە تەنها تاقیگەی پشکنین نییە، ناوی تاقیگەی توێژینەوە و پشکنینە بۆ ڤایرۆسی کۆرۆنا و ئەم تاقیگەیە لە ئێستاە با بڵێن پەتای کۆرۆنایە بەربڵاوە خۆی لە حەقیقەتە بریتە لە تاقیگەی توێژینەوە و پشکنینی نەخۆشە گوازراوەکان. خوا نەخواسە هەر نەخۆشی گوازراوە بێت هەموو ئەو ئامێرانەی تێدایە کە پێویستن. سەبارەت بە توێژینەوەش وەزارەتی خوێندنی باڵا گرانتی تایبەتی بە لێکۆڵینەوەکان و توێژینەوەکان لە بواری ڤایرۆسی کۆرۆنای ڕاگەیاندۆ بۆ هەموو بوار و پسپۆڕەکان. ئێمە وەکو زانکۆی گەرمیانش لە بوارە هەوڵماندا و هەندێک لە مامۆساکانمان توێژینەوەی تایبەتیانە بێ بۆ بوارە. ومێ دەکەم ببێت بەشێک لەو هەوڵانی کە لە ئاستی دنیاە ئێستاکە درێ بە مەبەستی ڕوبەڕووبوونەوەی پەتای ڤایرۆسی کۆرۆنا. بەڵێ بابەتەکانی توێژینەوەتان لە چ چوارچێوەیەکدا دەبێت دکتۆر؟ زیاتر لە بواری پزیشکی و بایۆلۆجی و کیمیاییە کە خۆی مەبەستم زیاتر ڕەهەندەکانی کۆرۆنا ببوور ئەگەر بە وەکو خۆی نەگەشتوە پەیامەکە ئەن توێژینەوە لەسەر ڤاکسینەکانەکەن یاخود لەسەر دەستنیشانکردنی نیشانەکانی دەکەن یا ڕوبەڕووبوونەوەکەی دەکەن یا لەسەر چییە بابەتەکان وردی؟ دیارە وەکو ئاماژەم پێدا ئەم گرانتەی وەزارەتی خوێندنی باڵا کە ڕاگەیاندەوە بۆ توێژەرانی زانکۆکانی هەرێمی کوردستان لە چەند یەک دوو ڕۆژی ڕابردووە ڕاگەیاندراوە. ئێمەش تامیممان بۆ کردو بەشێک لە مامۆساکان دەستیان کردو بە گەڵاڵەکردنی پرۆژەکە. بە گەڵاڵەکردنی پرۆژەش چەند ڕۆژێکی ئەوێ بۆ ئەوەی کە دەستنیشانی هەموو ڕەهەندوو لایەنەکانی بکەیت. جارێ زۆر ئێستا سەرسەرەوە بکەین و هەر مامۆسایەک و لە دیوێکی تایبەتی خۆی ئەوە هەندێک لە مامۆساکانمان بە تایبەت ئەوانەی پسپۆڕن لە بوارەکانی بایۆلۆجی و هەروەها لە بواری نەخۆشە گوازراوەکان لە بوارەکانی کۆلێجە بەشە پزیشکە جیاوازەکان ئەوەیانە کردووە کە سەرقاڵی ئامادەکردنی پرۆژەکەن
هەتاوەکو ئەوە نەکرێت و نەڕاتە وەزارەتی خوێندنی باڵا پەسەند نەکرێت ناتوانین وردەکاری ئەوە بڵێن چونکە ئەمە بە نەتیجە بێتە کرۆک و ناونیشان بۆ توێژینەوە و هەر کەسێک کە توێژەرە مافی ئەوە هەیە کە ناونیشانی خۆی لەلا بنهێنی بمێنێتەوە تا توێژنەکە بەنجامەکەن. زۆر باشە. ئەی هەماهەنگیتان لەگەڵ زانکۆکانی دیکە بەتایبەت ئێستا لە زانکۆی سلێمانی پرۆژەی گرنگ و گەورە جێبەجێ دەکرێت بۆ ڕوبەڕووبوونەوەی کۆرۆنا. هیچ هەماهەنگیتان هەیە لەگەڵ زانکۆکانەوە بەتایبەت سلێمانی؟ سەرەتا من دەستخۆشی لە ستافی زانکۆی سلێمانی ئەەکەم کە توانیویانە ئەو گیراوەیە ئامادە بکەن و بەشێکە لە پرۆسی پشکنین و ئەمە کارێکی با بڵێن جێ دەستخۆشیە و هەنگاوێکی گەورەشە ئەم هەنگاوانی کە نێراوە چ لە زانکۆی سلێمانیەوە چ لە زانکۆی گەرمیانەوە چ لە سنتەری دراساتی استراتیجی کە خۆشبەختانە ئەوانیش سەرقاڵ و خاوەنی تاقیگەیەکی تایبەتی خۆیانن هەر لەم بوارەدا ئەمانە بەشێکن لەو هەنگاوانەی کە زانکۆ دەبێت ڕۆڵی تیا ببینێت و شۆڕ بێتەوە ناو کۆمەلگاوە بەشێک بێت لە چارەسەری هەموو ئەو کێشە و گیر و گرفتارین کە لە کەرتەکانی تری کۆمەلگای ڕوبەڕوویە بێتەوە. ئێمە هەمانگیەکی بەردەوامان هەیە لەگەڵ تێکڕای زانکۆکان بە تایبەت زانکۆی سلێمانی و ئەوان کوردیان دیسانەوە بەشێکە لە با بڵێن هەنگاونان و خزمەتکردن بە ڕوبەڕووبوونەوەی پەتای ڤایرۆسی کۆرۆنا. بەڵێ. بەس مەبەستی پرسیارەکەی من دکتۆر فەرهاد زیاتر لەسەرەوە بوو، ینی هەماهەنگیتان هەیە لە نێوان هەماهەنگی هەیە لە نێوان زانکۆکاندا بۆ بەرەنگاربوونەوەی کۆرۆنا لە ئامادەکردنی توێژینەوەکاندا یاخود هەر زانکۆی خۆی بەجێ ئەم کارە ئاکات؟ لە ڕاستیدا سیستەمەکە ڕێگادا تەنانەت هەر توێژەرێک بۆ خۆی سەربەخۆیە لەگەڵ نەک تەنها زانکۆی سلێمانیە بەڵکو هەر پسپۆر و دکتۆرێکی تر لە هەر وڵاتێک و هەر لە زانکۆیەکی تری جیهانی شابێت توێژنەوەکان ئەنجام بدا. ئێستاکە وەکوتم ئەو سەرپشکیە درراوە بە توێژەرەکان و ئانی با بڵێن خۆیان بە پێی پسپۆڕیان و نزیکیان لە ئەو کەسانەی کە پێشتر کاری و توێژنەوەی هاوبەشیان لەگەڵا ئەنجامدان سەرپشکن لەوە هیچ ڕێگریەک نییەوە لە ڕابردووشە بەشێک لە مامۆساکانی ئێمە بە هەمانگی لەگەڵ مامۆساکانی تری زانکۆی سلێمانی و زانکۆکانی ترشا لە بواری جیاوازە توێژنەوەیان کردەوە و هەمانگیە بەردەوامەوە شتێکە وەکو بڵێ شتێکی ڕۆتینی بەردەوامی لێ هاتووە لە نێوان مامۆسایان و هاوپسپۆڕەکانە لە زانکۆکانی کوردستان. وەکو زانکۆی گەرمیان چ هەماهەنگێکتان هەیە لەگەڵ بەڕێوەبەرایەتیە تەندروستیەکان یاخود دەستگای تەندروستی پێشمەرگە لە کوردستانە جگە لە زانکۆکان؟ ئێمە لە گەرمیانە بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی گەرمیانمان هەیە باڵێ نەخۆشخانەی تایبەت ینی کەسەر بە نەخۆشخانەکانی وەزارەتی پێشمەرگە بێت تەنها لە شارەدەی باوەنورە هەیە ئەوەی کە هەماهەنگی تاوامان هەیە لەگەڵ بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی گەرمیانە هەر لە یەکەم ڕۆژی دروست بوونی بەیان بڵاو بوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا نەک تەنها لە کوردستانە بەڵکو کە لە ئێرانشا بڵاو بووەوە ئێمە چەندین جار کۆبوونەوەی تایبەتمان کردووە لەگەڵ بەڕێزان لە تەندروستی گەرمیان و بەشێک بووینە لە ئەو لیژنە باڵایی کە بۆ ڕوبەڕووبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا لە گەرمیان پێکێنراوە ڕۆژەمان هەبووە هەمیشە بەشداری کۆبوونەوەکانمان کردووە تەنسیقێکی تەواو بەردەواممان هەبووە لە پرسەکە بەتایبەت لەگەڵ کەرتی تەندروستیە. بەڵێ. لە ڕووی کادر و پسپۆڕیەوە کادری و پسپۆڕی وها هەیە لە زانکۆی گەرمیان کە بچێتە ژێرباری ئەم توێژینەوەوانە و ئیدارەدانی ئەو تاقیگەیە بەتایبەت کە ئەم ڤایرۆسە زۆر تازێ و توێژینەوەکان زۆر بابەت نادەن بەدەستەوە لەسەری؟ بەدڵنیاییەوە من پێم خۆشە ئەم هەلە بخۆزمەوە بۆ قسەکردن لەسەر پرسەکە بەڕاستی زانکۆکانی هەرێمی کوردستان بەگشتی کۆمەڵێک خاوەن توانا و کەفاعاتی زۆر گەورەیتیایە و ڕەنگە ئەگەر دەرفەتیان بۆ بڕەخسێن دێت زیاتر و هاوکاری زیاتر بکرێن بەدڵنیاییەوە ئەوانی کە لە زانکۆکانی ترە دروستە بێت لە زانکۆ نێودەوڵەتیەکانە توێژینەوەی ئاز بەرزوانە ئەکرێت تاوەکو ئێستا لە کورسانە وەکو پێویست نەکرابێت من پێم وایە ئەگەر دامێکی باشتر هەبێت بەدڵنیاییەوە کاری زۆر گەورە ئەکرێت. زانکۆی گەرمیانیش وەکەر زانکۆیەکی تر بەڵێ کۆمەڵێک کەفاعات و توانای گەورەیتیایە ئێمە کۆمەڵێک مامۆستا و پسپۆڕی تایبەتمان هەیە کە بەشی زۆریان لە وڵاتە هەرە پێشکەوتوەکانە لە بواری نەخۆشە گوازراوەکانە لە بواری مولکولەرە لە بواری پسپۆڕەکانی تایبەت بە ڕوبەڕووبوونەوەی ڤایرۆس و دیراسەکردنی ڤایرۆسە پسپۆڕیان هێناوە هەموو ئەمانە بەشێکیان لە توخاوەنی توێژینەوە لە زانکۆ لە گۆڤارە نێودەوڵەتیەکانە هەموو ئەمانە ئێستاکە
خۆشببختانە دیارە بێ سوپاسیان بکەین کە خۆبەخشانە وە لەم کاتی پشواس ئەدادی تەواویان دەربڕیوە ئیداری ئەمە بدەن لە کاتێکە خۆی بۆ خۆی تاقیکێکە تاقیەیەکی مەترسیدارە بەڕاستی بۆ پێیکە گواستنەوەی کارێکی ئاسانە بڵێ خەڵکێکی بەتوانامان هەیە و سەرباری ئەوەشە ئەو خەڵکانەی کە ئێستاکە بەشێکن وە بەشی لە پسپۆڕەکان تایە ئێمە کاری ئەوەشمانە کردووە کە لە ڕێگەی کۆمپانیایەکی تایبەتەوە ڕاهێنانیان پێ ئەکرێت بۆ ئەوەی کە پێش دەست پێکردن هەر حاڵەتێک هەبێت کۆنتترۆل بکرێت. بەڵێ دکتۆر ئەو تاقیگەیە تەنها پشکنین بۆ سنووری ئیداری گەرمیان دەکە یاخود لە دەرەوەی ئیداری گەرمیانیش ئەتوانن پشکنین بۆ خەڵکەکە بکەن بە تایبەت هەروەکو ئاماژەشمان پێدا خۆشببختانە لە گەرمیان توشبوو نیە تا ئێستا. ئێمە بە نووسراوی فەرمی کە بۆ وەزارەتی تەندروستی ئەەکەین تایدا ئەومان گەڵاڵە کردووە کە ئەمە کەوێتە خزمەتی کەرتی تەندروستی لە گەرمیان و کاڵین گەرمیان مانای وانە دەرگاداخراو بێ بۆ ڕووی ناوچەکانی ترە خوا نەخواسە لە هەر ناوچەیەکی تری کوردستانەوە حاڵەتە بێت لە خزمەتی کۆی کۆمەڵانی خەڵکی کوردستانە بێت. بەڵێ لە هەنگاوەکانی داهاتوودا چاوەڕوان ناکەن کێشە و گرفتان بۆ دروست ببێ بە تایبەت کە ئاماژت بۆدا لە 120 پێداویستی تاقیگەکە کە لایەنە مادیەکەی بوو سەرمایهدارێک بۆی دەستەبەرکردن لە باوەری توێژینەوەکانە یاخود هەنگاوێکی دیکە چاوەڕوانی دروستبوونی گرفت و کێشاکەن؟ سپاس بۆخوا چاوەڕوان هیچ کێشەیەک ناکەین بۆ ئەوەی کەوتم ئێستا لە خۆناغی کۆتایە ڕەنگە لە چەند ڕۆژی ئایندە هەموو شتەکان کۆتاییان پێبێت و تاقیگە ئامادە بێت بۆەوەی کە دەست بەکارە. بەڵێ بۆ توێژینەوەکانیشم مەبەست بوو. توێژینەوە کارێکی توێژینەوەی بەتایبەتی زانستی وە لەو بوارانە پێویستی بە کاتی زیاتر دەبێت بە دڵنیاییەوە بەڵام ئێمە جگە لەو تاقیگەیە چەندی تاقیگەی ترمان هەیە لە زانکۆی گەرمیانە کە توێژەران دەتوانن سوودی لێ بینەوە کاری توێژینەوە ڕناوەستێت بە تایبەت ئەگەر هاتو زانیمان توێژینەوەکان فرە ڕەهەندن و لە زۆر بواری زانستیە ئەگرێتەوە هەرێکێک لەو بوارانە دەکرێت لە شوێنێکی تایبەتی خۆیاکە ئێمە وەکوتم خاوەنی کۆمەڵێک ئامێری پێشکەوتوی زۆر باشن و کۆمەڵێک تاقیگەی تایبەت هەیە بۆیە هیچ ڕێگریەک نابێت لەبەر توێژینەوەکانەوە ئەوەی توێژەرانەی کە ئێستاکە خاوەنی پرۆپۆزڵ و دەستیان پێکردووە کاری خۆیان ئەنجامدەن. بەڵێ زۆر جار ڕخنە لەوە دەگیرا دکتۆر فەرهاد پێشتریش لەگەڵ دکتۆر بڕیار هەمان بابەتم باس کرد ڕخنەوە لە ئەگیرا کە زانکۆکان لە ئاستی پێویستدانین و توێژینەوەیان نییە لە بوارە زانستی و ئەکادیمیەکانی خۆیاندا پێ دوایە بۆ ئەم کۆرۆنایە زانکۆکانی کوردستان هەماهەنگی یاخود هاوشانی زانکۆ جیهانیەکان لە پێش بڕکێدان بۆ توێژینەوە؟ لە ڕاستیە ئێمە واقعەیەک هەیە دەبێت دانی پیا بنین تا ڕادەیەک دابڕانێک لە نێوان با بڵێن زانکۆ و دەرەوەی زانکۆوە هەبووە لە ڕابردووە لە چەند ساڵی دواییە هەستەکەین ئەو وردە ئەو دابڕانە خەریکە کەمترە بێتەوە و خەڵکێک لە دەرەوە ڕەنگە زۆر جار ئاگداری هەندێک توێژینەوە نەبێ وەداخەوە و توێژینەوەش کە مامۆسانی زانکۆکانی کورسان بڵاوی ئەەکەنەوە لە گۆڤارە نێودەوڵەتیە بەناوبانگەکان کە باڵێن پاکفاکتەری بەرزە و لە ئاسی نێودەوڵەتی ئاتیباراتێکی زۆر گەورەی زانستیان بۆ ئەکرێت زۆر جارەوانە وەرناگێڕێت یان با بڵێن وەکو پێویست لە ڕاگەیاندەکانەوە زوو ناخرێتە سەریان بۆی خەڵک ئاگداریەوە بێ کە توێژەرێکە بێ لە زانکۆیەک لە زانکۆکانی کوردستان و لە ئاسی نێودەوڵەتیە ئەو توێژینەوەی کردووە بۆیە ئەو انتیباعی لە لای تاکی کوردەیە زۆر جار انتیباعێکی سلبیە بەرامبەر بە زانکۆکان سەبارەت بەم توێژینەوانش کە ئێستاکە وەکو گرانتێکە وەزارەتی خوێندنی باڵاوە شۆڕ بۆتەوە کۆڤەرێکە بۆ هەموو توێژەران لە زانکۆکانی کوردستان من پێم وایە بڵێ خەڵکێکەیە ئەتوانێت توێژینەوەی باش بکات و بە تایبەت ئەگەر هاتو زانیمان پرۆزەی تواناسازی لاریێنی کوردستانە سەدان خەڵکی ناردە دەرەوە بەشێک لەوانە لە زانکۆ هەر پێشکەوتەکانی وڵاتانی وەکو ئەوروپا و ئەمریکا و بریتانیا بڕوانامەی ماستەر و دکتۆرایان هێناوە تاوەکو ئێستا بەشێک لەو مامۆستایانە لینکیان لەگەڵ زانکۆکانی خۆیانە هەیە و توێژینەوەی هاوبەشەکەن و ئەو مامۆستایانێک کە لە وڵاتانن کە بە هاوبەشی توێژینەوە لەگەڵ مامۆستایەکی زانکۆیەک لە زانکۆکانی کورسانەکە بەڵگەیە لەسەرەوەی کە هەستەکات ئەمە توانازانستیەکەی ئەوەی تایە کە کاری لەگەڵا بکات یا هیچ نەبێت
نزیکە لەو توانایی کە ئەوتایەتیەوە ئەمە ئاعترافێکی گەورەشە بۆی کە بەڵێ وەکوتم من تاکید دەکەمەوە توانای باش لە ناو زانکۆکانی هەرێمی کوردستانە هەیە دەکرێت سوود لەو توانایانە وەربگیرێت و ئەگەر بێت و هەماهەنگی پشتیوانیەکی باش هەبێت چونکە بیرمان نەچێت هەر توێژینەوەیەکی زانستی بە تایبەت لە زانستە پەتیەکانە ئەنجامە درێت لە ڕووی دارایشەوە پارێکی زۆری تێچێ بەداخەوە قەیرانی دارای لایەنی کوردستانە زۆر جار گرفتی گەورەی دروست کردووە مامۆستای وا هەیە توێژینەوەکەی ڕەنگە $3,000 $4,000 تێ بچێت ناتوانێت ئەوە بکە بەڵام ئەگەر بێت و ئەم لایەنانە فراهەم بکرێت من پێم وایە کاری گەورە ئەکرێتەوە لە ئاستی نێودەوڵەتیشە کاردانەوە و دەنگدانەوەی باشی بێت ئەگەر دیقەتیش بن خۆ ئەو زانا کوردانەی کە ئێستاکە لە وڵاتەکە پێشکەوتوەکانە هەن و ئەتیبارێکی گەورەیان هەیە هەر کورد بوونەوە پەروەردەی ئەم ژینگەیە بوونە بەڵام ئیترەوە زمینەیەکی بۆ ڕەخسێت و پشتیوانیەکی گەورەتری ئەکرێت و هەلێکی ئەکادمی زمینەیەکی زانستی ئەکادمی بۆ ڕەخسێنرێ دەتوانێت و داهێنانە بکات بەڵێ ئەتوانن. بەڵێ دکتۆر فەرهاد زانکۆی سلێمانی لە پرۆژەکەیاندا بە هەماهەنگی لەگەڵ ڕێکخراوی مام کارەکانیان ئەنجامدەن بۆ بەرهەمهێنانی گیراوەی VTM هەنی ئێوە بیرتانەوە نەکردێتەوە لەگەڵ ڕێکخراوی مام ئەو لایەنە مادیانەتان بۆ پڕکاتەوە یاخود هەندێ مادەی و کەرەستەی پێویستی سەرەتایتان بۆ دەستەبەر بکات یا هەر ڕێکخراوێکی دیکە؟ ئێمە دەستخۆشی زۆرمان هەیە بۆ ڕێکخراوی خێرخوازی مام و ئەمە یەکێکە لە با بڵێن کارە نەوعیەکان کە ڕێکخراوەکانی هەرێمی کوردستان کردویانە و کاری ڕێکخراوەی تەنها بریتی نییە لە هەندێک کار کە لە ڕابردووە کراوە بەڵکو هاندانی لایەنی ئەکادمی و تەکنۆلۆجیشێکێکە لە کارێک هەرە خێرخوازەکان بیرمان نەچێتەمە کاری سەرەکی حکوومەتی هەرێمی کوردستانە بەڵام کە ڕێکخراوێک دێتە پێشەوە و پشتیوانی لە پرۆژەیەکی وە جێگەی دەستخۆشیەوە بە نەتیجەش ئەمە دیسانەوە هەر هەنگاوێکی تری خێرخوازیە بۆ ئەوەی کە ئەو گیراوەیە بەشێکە لە چارەسەری نەخۆشەکە یا هیچ نەبێ ڕوبەڕووبوونەوەی نەخۆشەکە و پاراستنی ئەو سامپڵانەی کە ئەنێرێت بۆ نەخۆشخانەکان بۆ ئەوەی بە شێوەیەک بێت کە ئەچێتە ژێر پشکنینەوە بە شێوەیەکی ڕێک و پێک بێت و هیچ تێکچوونێک نەبێت بۆی بتوانێت بە شێوەیەکی زانستی دەستنیشان بکرێت بۆ کارێکی نەوعی ئێمە وەکو زانکۆی گەرمیان دەرگامان کراوە بۆ هەموو هاوکارێک و پشتیوانیەک بۆ پێشمان وایە وەکوتم ئەگەر پشتیوانیانە هەبێت کاری گەورەتریش ئەکرێت ئێمە تاوەکو ئێستا هەنگاوێکی ئەوتۆمان نابێت لە بواری ئەم تاقیگە نامانەوە ئەمانەوێت بەرەنجامێکی هەبێت و تاقیگە وێزگەیەکی ترمانە بێت لە کاری چونە ناو کۆمەلگا و خزمەتکردنی کۆمەلگاوەکو زانکۆ بەدڵنیایەوە پرۆژەی تریش کەڵاڵە بکرێت ئێمە ئەو کاتە چ لە ڕێ حکوومەتی هەرێمی کوردستانەوە چ لە ڕێگەی و دەستگا خێرخوازیانەوە کە یانەوێت دەستگرۆی زانکۆکانەوە پرۆژەی زانستی گەورە لە زانکۆکانە ئەنجام بدرێت پێشوازی دەکەین. دکتۆر فەرهاد قادر سەرۆکی زانکۆی گەرمیان سوپاس کە لە ڕێگەی سکایپ لە گەرمیانەوە لەگەڵماندا بووی. ئێوەش خواتان لەگەڵ.